بینەرانی بەڕێزم کات و هەموو کاتێکتان شاد و کامەران لە دیدارێکی تایبەت لەگەڵتانین دیداری تایبەتمان ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز ئەبوو بەکر کاروانی نووسەر و سیاست مەدار کاک ئەبوو بەکر زۆر بەخێر بنگەلێک سوپاس بۆ ئەم دیدارش لەگەڵ کوردستان 24 پێم خۆشە بە دۆخی عێراق دەست پێ بکەین ئێستا بۆ خۆ دەزانی لە بەردەم هەڵبژاردنایە عێراقی سەخ کاتی بانگەشێ بەڵام پرسیارەکە ئەمەیە هەڵبژاردن دەکرێ ئەنجام دەدرێ چونکە تەحەدیات زۆرە هەم لە ناو خۆی عێراق هەم لە دەرەوەی عێراق مەڵێ بە نای خۆی بەخشندەی میهرەبان پێم وایە بۆیە بانگەشی هەڵبژاردنیان پێش خەز لە عێراقا لەبەرەوەی مەترسی ئەکەن لەوەی کە هەڵبژاردنەکە لە کاتی خۆیان نەکرێ واتە ڕووداوەکانی ناوچەکە بتەقێتەوە مەسل ڕووداوەکانی ناوچەکە جەولەیەکی نوێی شەڕی نێوان ئیسرائیل و ئێرانە ئەگەر بۆ جۆرەش بێ گوتاری ئێرانیەکان بارودۆخەکە خوێندنەوەکان ئەو شتانی کە دیارن ئەم جارە عێراق بێ بە بەشێک لە گۆڕەپانی شەڕەکە و تێوە گلێ بە ئەگەری زۆرەوە لەبەرەوە هێشتا ڕوون نییە بە دڵنیایی ناتوانانی تۆ بڵێ هەڵبژاردنەکە لە کاتی خۆیان ئەکرێواتە ڕووداوەکانە تەقنەوەیە بەم جۆرە ئێستا مێنێتەوە جۆرە لە ئەگەر هەیە بکرێ ئەگەر هەیە نەکرێ پەیوەندی بە ئەو ڕووداوەنە و کاتبندی و تەوقیتیوانەوە باش کاک ئەبوو بەکر بەڵام ئێستا ئەگەر سەیریکەن لە ناو خۆی شیعەش جۆرێک لە لێکترازان هەیە سەدر بە تەواوی کە بۆ خۆ دەزانی هێزی ئەتوانین بڵێن هێزی یەکەمە لە ناو شیعە بایکۆتی هەڵبژاردننی کردووە پێشبینی چیەکەن ئەگەر ئەو بایکۆتی کردێ جارێکی کە پێشبینی ئەوە کرێ خۆ پیشاندانی ملیۆنی وەکو خۆیان ناوێنێن ڕەنگە وەسفی زانستی بۆ دۆخی ئێستا عێراق بنبەستی سیاسی بێ بنبەستی سیاسی بەم جۆرە پێناساکرێ کە ئەوانەی لە دەسەڵاتان توانای وەڵامدانەوە بە چاوەڕوانی و چارەسەرکردنی کێشەکانی وڵاتەکەیان نەماوە هیچ هێزێکیش نییە جێگای ئەوان بگرێتەوە مەرج نییە لە بیلقووە بە تعبیری ئەرستۆ کەس نەبێجێ ئەوان بگرێتەوە بەس لەبەرەوەی هەلو مەرجێکی سیاستکردن لە وڵاتەکە هەیە بۆ نمونە چەک پرسەکان یەک لا یەکاتەوە ئەو کاتەکە جێگرەوەیەک نییە بۆیە دۆخی عێراق دۆخی بنبەستی سیاسی کە دۆخی بنبەستی سیاسی بوو تۆ بێ ئەگەری زۆر شدانین نەکرد بنبەستی سیاسی لەسەر ئاستی نخبە حکومڕانەکەی ئەو سیستمەی لە عێراقا لە دوای 2023 دروست بوو پێم وایە تەواوی ئەرکەکانی چی پێبووە توانیوێتی جێبەجێکە وەزیفەکانی تەواو بووە لەسەر ئاستی پێکاتەکان بەتایبەتی لەسەر ئاستی پێکاتی شیعە و سونە هەڵوەشانەوە دروست بووە بەتایبەت تریچ لەسەر پێکاتی شیعە و خەڵکی هەڵبژاردن کەناڵێ نەماوە بۆ بەشداری ڕاستەقینەی خەڵک بۆی کاریگەر بن لەسەر دروستکردنی بڕیاری سیاسی بۆیە ڕێژەی باوکوێت زۆر لەوە زۆرترەکە باسەکرێ هەندێکە زەڵەن کە تەنها لە 120 خەڵکی عێراق بایکۆتەکان بەشداریان کردو لە جارانی پێش و ئەم جارە سەدر بە ڕسمی بایکۆتەکە بۆیە چاوەڕێکرێ کە دۆخی ناوخۆی شیعە و ئەم هاوکێشە و دۆخی ئێستا عێراقیشەیە تا سەر بەم جۆرە بەردەوام نابێت بە ئاشتی بێ یا بە شەڕ و دەستێوەرداری ئەبوو بەکر ببوورە تۆ جەنا بدەڵی عێراق بە بنبەست گەیشتووە لە ڕووی سیاسیەوە دیارە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە لە ڕووی ئابووریشەوە بە هەمان شێو ئەی چارچی ئەگەر بە بنبەست گەیشت بێ چاوەڕوانی چی لە عێراق بکرێ عێراق وەکو خۆی ڕاستە وەکو دەوڵەتە بەڵام بنەماکانی دەوڵەتیشی تێدا نییە عێراق بە تعبیری فۆکۆیاما هەموو ئەو دەوڵەتانی لە چوارچەوەی سایکس بیکۆیا دروست بوون عێراق و سووریا و لوبناان و ئەم جۆرەشتانە مەرجی دەوڵەتیان تیانە من خۆم ئیزافەیەکم بۆ کردو هێندەی قواری نێودەوڵەتین دەوڵەت نین واتە هێندەی کە جۆغرافیایەکەیە کۆمەڵە خەڵکێکەیە پێڵێن گەل دەسەڵاتێکی سیاسی هەیە ئەندامێکی نەتەوێ گرتوەکان هەیە ئەندامێتی نەتەوێ گرتوەکان و گیانپێنەی نێودەوڵەتی هەیە پیانەوترێت دەوڵەت ئەگینا مەرجی دەوڵەتیان تیانە کە مەرجی دەوڵەتیان تیانە بوو لە ڕووی کۆمەڵاتیەوە کۆمەلگای عراقی بەداخەو بەر و ڕوخانێکی گەورە ڕۆیشتووە هەموو ئابووری عێراق و هەموو ئەوەی پێ ئەوترێ موچە و داهات لەسەر نەوت وەستاوە تەنها زەبرلێدانێکی ئیسرائیلیەکان یا گەمارۆیەکی ئابووری ئەمریکەکان عێراق لە ڕووی ئابووریە و ئیفلیچەکە یعنی هیچ توانای جوڵەی نامێنێ و قەیرانەکان چەند قات و قوڵترەکاتەوە کە تۆ لە دۆخێکی بنبەستابی سیستم توانای بەرهەمێنانی چارەسەری نەبێ ئەو کاتە دۆخی عێراق واتە قابلی ئیسلاح نەماوە قابلی ڕیفۆرم نەماوە ئەم سیستمە بە بڕای من قابلی ڕیفۆرم نەماوە هەلو مەرجی شۆڕشێکیش نییە لەبەرەوەی ئێمە چەمکی گەلمان نییە و میلیشیامان هەیە هەموو باسکردن لە شۆڕشێکە بێ بە شەڕی ناوخۆ ئەگەر چییە؟ ئەگەرەوە هەیە بە دەستێوەردانی دەرەکی لەگەڵ جوولەیەکی ناوخۆ ئەو بنبەست و کۆنکرێتە بشکێت لە عێراق ئەگەرنا تا ماوەیەکی تریش وەک دەوڵەتێکی نیمچە شکست خواردو درێژادا بە ژیانی خۆ باش کاک ئەبوو بەکر بابێنەوە سەر دۆخی کوردستان ڕەنگە زۆر جار
چانس یا فرسەتێک بۆ کورد هاتبێتە پێشەوە وەکو ناچمەوە بۆ ناو قوڵایی مێژوو 2003 و ئێستاش لەم بن بەستەی عێراق چانسێکیکە هاتوتە پێشەوە بۆ کورد بەڵام کورد بۆ خۆی جارێکی کەش پەرتەوازەیە کورد دەتوانێت چۆن سوود لەم بن بەستەی عێراق وەربگرێت لەم پەرتەوازیە عێراق وەربگرێت پەرتەوازیەکەی خۆی پێکەوە بێتەوە ئەگەر کۆی نەکاتەوە چیر ڕۆدا من لە چاو پێکەوتنەکانمە لەم ماوەی هەمویان وتومە ئەوەی لە دۆخی عێراق ڕۆدا و بەڵام لە دیمەنە گەورەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕۆدا لەبەرەوەی تەنها پەیوەندی بە باشووری کوردستان و هەرێمی کوردستانەوە نییە پەیوەندی بە کۆی پرسی کوردەوە هەیە لەسەر ئاستی هەموو پارچەکانە و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەبەرەوە لە ئاستی پارچەکانی کوردستان و پرسی کورد لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێم وایە هەڵکەندنی واقعەیەک کە لە دوای لۆزانەوە دروست بووە بە ئاستی جۆراوجۆر لە قازانجی برەو پێشتوونی پرسی کوردابێ بەڵام ناوکی استراتیژی پرسی کورد لە باشووری کوردستانایە لە باشووری کوردستانایە بۆیە ئەرکێکی زۆر گەورەی ئەخلاقی و نەتەوەی و نیشتیمانی سیاسی ئەم دۆخە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ ئێمە تەحەدایە بۆ ئێمە ئەڵەنگاریە ئەڵەنگاری ئەوەیە کاگەر تۆ توانای وەڵامدانەوە تێبێ ئەچیتە قۆناغێکی تەواو جیاوازی نوێەوە سەرەتایەکی نوێ دەستپێکی ئەگەر توانات نەبێ ئەمەی هەشتە بەشتێکی لە دەست دەدەی و تۆ پاشەکشاکی ئەچیتە پەراوێزی مێژوەوە لە ڕوویەکی ترەوە گەر بگەڕێنەوە بۆ توێنبی کە بەسەر ئاستی شارستانەکان ئەم تیۆرە جێبەجێەکە ئەمێت شۆڕکەینەوە بۆ سەر ئاستی نەتەوەکان ئەبێ سەرجەم توانان نیشتیمانیەکانی خۆت کۆکەیتەوە بۆی بەسەر ئاڵنگاریە زیاد بی لەبەرەوەی بەتوانە سادەکان کۆ نابێتەوە بۆیە من هەموو جارە لە قسەکان باڵێم باواز بێنین لە شەڕەگەڕ باواز بێنین لە دۆخی نۆرماڵ یعنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو بە لەرزە لی داوەتەوە تەقیوەتەوە نەخشەی ناوچەکە داڕێژرێتەوە ئێمە ناکرێ هەر بەشتی بچووکەوەین بێ من دیدم وابوو هەر لە دوای هەڵبژاردنەوە نەک حکوومەت پێک بێنین حکوومەتێکی یەکێتی نیشتیمانی پێک بێنین ئۆپۆزیسیۆن نەبێ دەسەڵات نەبێ یەکێتی و پارتی نەبێ نەخشەیەک دانین بۆ ماوەی 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ بۆ ئەوەی بەرگری لە مافەکانمان بکەین سەرجەم توانە نیشتیمانەکانمان کۆبکەینەوە تەنسیقمان نەتەوەی بێ لەگەڵ پارچەکانی تری کوردستان لەبەرەوەی دەرفەتەکان بۆ ئێمە گەورەترن لە مەترسیەکان ئەگەر چی ئەگەر ئێمە خۆمان شل و بڵ و بێنەخشە و بێ تێگەیشتنیا و بەبچینە ناو پرۆسەکەەوە مەترسیشمان لەسەرە بێ باش کاک ئەبوو بەکرە من ڕامانە کێشە بۆ پرسیارێکی جددی بەڕاستی بۆ خۆت باش دەزانی ینی ئەوروپا ئەمریکا بەرژەوەندی تایبەت یانی هەم لە هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم شل و بڵێی کە ئێستا جەنابە باسیکردنە ناو کوردستانی شاکە ئەم یەک جۆرێک لە پەرتەوازیەی کە هەیە پێی دوانێ ئەوان بتوانن کاریگەریشان لەسەر ئەوە هەبێ کە هێزە کوردیەکان یاخود ئەوەی کە جەنابە دەڵێ دروستکردنی ئەو هێزە نیشتیمانیە کوردیە لە کوردستان بۆ ئەوەی دۆخەکە تێپەڕێکە لە بەرژەوەندی خۆشیانە برات لە ساڵی 2000 بوو یا 2001 بوو وتارێکم نووسی لەسەر پرسی ئاشبوونەوە و کۆتایی هێنان بە شەڕی ناوخۆ ئەوەیە پرسی ئاشتی لە نێوان چەسپاندن و سەپاندندا من ئەو کاتە نووسیم نە ئیرادەیەکی نیشتیمانی ناوخۆیمان هەیە پرسی ئاستی بچەسپێنێ نە ئیرادەیەکی نێودەوڵەتیشێ بیسەپێنێ تاکو ئێستا خۆر ئاوا یارمەتی ئەمادا خۆر ئەوە چی بکە لەوە زیاتر لەگەڵ ئێمە کە ئەمریکا و بریتانیا و فەڕەنسا و هۆڵەندا چوار دەوڵەتی بنەڕەتی لە سیستمی نێودەوڵەتی ئێستای گیانە هاتوون هێزی پێشمەرگە بۆ ئێمە بیناکەنەوە لەو دابران و هێزی 70 و حزبی و ئەم جۆرەشتانە بیکەن بە هێزێکی نیشتیمانی لەبەرەوەی لەم سەردەمایە تۆ بۆ ئەوەی ڕێز لێ گیراوبی بۆی بیر نەچێتەوە بۆی لە ناو مێژوە بمێنیتەوە بۆ لێ ناو کەش هاوکێشەکانە ئامادەبی بۆی کارکتەرێکی جیۆسیاسی بی ئەبێ هێزبی ئێمە ئەوان پیان وایە ئێمە ڕەگەزی بەهێزبوونمانتیایە ئێمە خۆمان ڕێگرین تاکو ئێستانەمانتوانیوە بە شێوەیەکی ساڵی ئەو پرۆسەیە ئەچێ بەڕێوە بۆیە ئەوانیش نایسەپێنن بۆ نایسەپێنن ڕەنگە بترسن لەوەی بە تەواوەتی ئێمە خۆیەک لاکەینەوە بەلایەم دەوڵەتی هەرێمی ئەو دەوڵەتی هەرێمی و چیرۆکەکە بە تەواوەتی تێکچێ بەلایەک باش کاگە بوو بەکربابی موسەر عێراق ئێستا باشە زانی عێراق میلیشیا حکومیەکە میلیشیای هێزی چەکدار و ئێستا دەیانەوێ لە ڕێی پرۆسەی سیاسیشەوە بێنە ناو پەرلەمان لە ڕۆسەی پرۆسی هەڵبژاردنەوە دەست بگرن بەسەر پەرلەماندا ئەمریکاش دژی ئەمەیە بە تەواوی ئەگەر هەڵبژاردن کراو میلیشیا دەستیان بەسەر پەرلەمانی عێراقدا گرت ئەمریکا پێڕازی بێ هەر ئاوا بەڕڵایەکات جارە پێش ئێستا شارە لیستیان هەبووە میلیشیاکان بە ئاشکرا لیستیان نەبووە لە پەرلەمانی عێراق بەڕام ڕەنگە ئەم جارە بیانەوێ زۆرتر پەرلەمان کۆنتڕۆڵکەن ئێمە بە دووری مەزانە وەکو ئەگەر هەتا بچینە بەردەم ڕاگەاندنی حکوومەتی شەڕ لە عێراق هەتا کودەتای سوەری بکرێ بەسەر دەستورە
هەتا دۆخی عراق بخەوێتە دۆخێکی نائاسایی و ئاوەرتەوە ئەبێ هەموو ئەم شتانە لە حسابی ئەمادانین ئەمریکەکان قوبوریەوەکەن لە دۆخی داهاتوان میلیشانە هەبێ گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نەخشەکان و دووبارە داڕشتنەوەی نەخشەی ئەم ناوچە و ئامانجی ئەمریکا و ئیسرائیل لەوەی ئەبێ کۆتایی بەبەری بەرەنگاری ناوچەکە بێ کە بەشەکی لە عێراقایە چەند بۆیان نەچێتە سەر چەند بۆیان ناچێتە سەر نەخشەکە کۆتایی هێنان بە چەکداری ناحیزبی و نافەرمی و ئایدۆلۆژی تایە و جۆرە لە سنتەر جێڕانەوە بۆ دەوڵەتەکان بۆیە ئەگەر بەرەنجامی هەڵبژارنەکان بە جۆرێ بوو بێگومان ئەگەر شەڕەکە بۆ کوتمان عێراق ئەگەری زۆرە چێتە ناویەوە من پێم وایە بە شەڕ بە یا بە ئاشتی بێت لەم سەرە پێچی مێژوەوە و ئەبینم دۆخی عراق بەم جۆرە ئێستا نامێنێتەوە چەنی پێچێ چۆن بە چ میکانیزمێک بەس ئاسان نایبینم ئەم هاوکێشەی ئێستا حاکمە بەسەر عێراقا پێم وانە توانای درێژە پێدانی زۆری مابێ لە بەرەوەی لە ناو خۆیان دژبەیەکەکانی تەقێنێتەوە لە دەرەوەش چیتر قبول ناکرێت ئەمە درێژە بچێشە تا ماوەیەکی زۆر زۆر باشە زۆر بەڕێز هەبوو بەکر کاروانی نووسەر و سیاسەتمەدار گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە لەگەڵ کوردستان 24